بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕە 149. پرسیاری 46. سەلام ویستی دووری 0.8 کیلۆمەتر ببڕێ، بەڵام توانی 3/4 یان 3/4 دووریەکە ببڕێ. ئایا جیاوازی نێوان دووریەکان چەندە؟ ئەو پرسیارە ئەگەر هاتوو وەکو ئەوەی نووسرایە ڕاستبی ئەو نووسینە بە تایبەتی ئێرە 3/4 دووریەکە، ئەوە پرسیارەکە هەتا ڕادەیەک زەحمەتە. ئەگەر هاتوو هەڵە کرابی لە نووسینەکە لە جیاتی 3/4 دووریەکە نووسرابە تەنیا 3/4 کیلۆمەتری بڕی، ئەو کات ئاسان بوو پرسیارەکە. کەواتە ئەمن ئەو هایدا دەنێم کە جارێ پرسیارەکە وەکو نووسرایە ئەو هایە 3/4 ئەو ماوەیە و شیکاری دەکەم، پاشان 3/4 ئەو پیتەیلا دەبەم، تەنیا دەنووسم 3/4 کیلۆمەتر، دیسان شیکار دەکەم هەتا ببینین جیاوازیەکە کووە لە دەقەکە. چونکە هەست دەکەم ئەو جۆرە پرسیارانە هێشتان زۆر شیکار نەکراینە دەربارەی 3/4. گریمان ئەو هێڵا ئەو ماوەیەیە کە 0.8 کیلۆمەترە. لێرە هەتا ئێرە ئەوها لێرە هەتا ئێرە 0.8 کیلۆمەترە. 3/4 ئەو ماوەیە واتە ئەو دووریەی ئەمن بکەمە 4 بەش، بکەمە 4 پارچەی یەکسان. ئەوها بیکەمە 4 پارچەی یەکسان، سۆر زەرد کەسک پۆمبە. سەلام تەنیا 3 پارچەی لەو 4 پارچەی بڕیە، 3 بەش، واتە بۆ وێنە ئەوەی بڕی ئەو پارچە ئەو پارچە و ئەو پارچەش دووریەکەی بڕی، ئەو پارچەی نەبڕی کورتی هینە. گریمان ئەوها لە جیاتی 0.8 کیلۆمەتری ببڕی تەنیا 3/4 ماوەکەی بڕی، واتە تەنیا لێرە هەتا ئێرە. ئایا 3/4 دەکات چەند کیلۆمەتر؟ هەمووی هەر 4 بەشی کردیە 0.8، واتە هەر بەشەی لەو بەشانە ئەگەر ئەمە 0.8 دا بەشی 4 بکەم، ئەوها ئەگەر گریمان ئەمن 0.8 دا بەشی 4 کرد، چونکە کردمە 4 جێ، هەر جێی چەندە؟ هەر جێی 0.2. کەواتە ئەو سۆرە 0.2 کیلۆمەتر، ئەو زەردە 0.2، ئەو کەسکەش 0.2. بە هەر سێکیان دەکەنە چەند؟ 0.2 کۆ 0.2 کۆ 0.2 کۆیان دەکەمەوە، ئەوها 0.2کان کۆ دەکەمەوە، 0.2 کۆ 0.2 کۆ 0.2 یەکسانە بە 0.6. 2 4 و 6. کەواتە ئەو ماوەیە کە سەلام بڕیتی لە جیاتی 0.8 بی کە هەمووی تیشینەکە تەنیا 3/4 بڕیە، کەواتە 0.6 بڕیە، 0.6 کیلۆمەتر لە جیاتی 0.8. ئێستا ئایا جیاوازی 0.6 چییە لەگەڵ 0.8؟ بێگومان دەینم 0.8 0.6 لێ کەم دەکەمەوە، ئەوها 0.8 کەم 0.6 یەکسانە بە 0.2. وەکو گوتمان ئەو ماوەی نەبڕیە، ئەوە جیاوازیەکەیە. ئەگەر ئەوەشی ببڕی بە وەکو یەکیان لێ دەهات، کەواتە 0.2 کیلۆمەتر جیاوازیەکەیە. ئێستا
ئەگەر هات و گریمان ئەو پرسیارە بە هەڵە نووسرا بوو لە جیاتی ئەو پیتەی ئی نووسرا بوو 3/4 کیلۆمەتر. ئەو دووریەش نەنووسرا بوو. نووسرا بوو سەلام ویستی دووری 0.8 کیلۆمەتر ببڕی، بەڵام تەنیا 3/4 کیلۆمەتری بڕی. ئەو کات جیاوازی چەندە؟ ئەو کات زۆر ئاسان بوو پرسیارەکە، ئەمن تەنیا دەینم بە ئەوانە لابم هەتا تێک نەچی. 3/4کەش بهێڵمەوە چونکە 3/4 کیلۆمەتر ئەو جارەی. ئەگەر هاتو ئەو هابە ئەوە 0.8کەیە، پاشان لە جیاتی 0.8 ببڕی 3/4 کیلۆمەتری بڕی، ئەمن 3/4 کیلۆمەتری دەکەمە ژمارەی دەی، واتە 3 دابەشی 4 دەکەم، ئەوها 3 دابەش 4 نابی چونکە 3 گچکەیە، 0 فاریزە 30 دابەش 4 7 جاران 4 28 دوو دەمێنێتەوە، سفرەکی زیادەکەم 20 دابەش 4 5 جاران 4 20 هیچ نەماوە. کەواتە 3/4 هەمان شتە وەکو 0.75. 3/4 و 0.75 یەک شتە، چونکە یەکەچیان کەرتە یەکیشیان ژمارەی دەیە، کەواتە 3/4 ئەمن دەتوانم ئەوها یەکسانە بە هەمان شتا وەکو 0.75. ئێستا کە زانیم 3/4 و 0.75 یەک شتە، دەینم 0.75 لێ دەردەکەم هەتا بزانم دووریەکان چەندن. ئەو کات دووریەکە ئەوهانیە 0.2 بی، مەبەستم جیاوازیەکە 0.2 نییە، مەبەستم جیاوازیەکە تۆزێک کەمترە، تۆزێک جیاوازیەکە کەمترە چونکە 0.75 هەتا ئێرەیە، تۆزەکی مایە ببیتە 0.8. ئەگەر ئەمە 0.8 بینم چونکە 8 و 8 هەر یەک شتە، 0.8 بینم 0.75 لێ دەرکەمەوە، بێگومان دەبی لێرە سفرەکی دانێم هەتا ئیشەکەم ئاسان بی، 5 لێ بڕوا 5 8 بووە 7، کەواتە جیاوازیەکە تەنیا 0.05 لە سەدا. وەکو دەبینین ئەو دووریانە زۆر نێزیکن لەو دووریە، بەڵام کاتی خۆی ئەو هابوو ئەگەر پرسیارەکە بە جۆرەشکە بە جیاوازیەکە زۆرتر بوو. ئەوجە لەبەر هەندێک ئەمن هەز دەکەم پرسیارەکە دەبی بەو جۆرەی بی وەکو ئێستا، نەک 3/4 بەڵکو 3/4 کیلۆمەتر، چونکە بابەتەکەمان هەمووی لەسەر ئەوەیە گۆڕینی کرد بۆ ژمارەی دەیوە بە پێچەوانە، بەڵام 3/4 ئەو دووریە ئەوە زۆر ئاسان نییە خوێندکار بزانی 0.8 بکاتە 4 بەش و بەشەکی لێلابە، 3 بەشی بڕیبی بەشەکیش مابی، ئەوە ئاسان نییە، وا بزانم هێشتا نەگەیشتینە ئەو جۆرە بیرکردنەوانە، چونکە ئەمن وانەی پۆلەکانی 3 و 4 و 5 و 6 و 7 و ئەوها لەبەر ئەوەی نازانم ئەوەی ڕاستی بی خوێندکارانی پۆلی 5 دەبی هەتا چێن دەرەیان خیندەیان کامە شێوازی شیکاریکردن بە کەڵکیان دێیان هەتا بتوانم بزانم پرسیارەکە ڕاستە یان هەڵەیە. لەبەر هەندێ بە هەردوو شێوەی پرسیارەکەم شیکار کرد، بەڵام زیاتر هەز دەکەم دەبووە ئەو هابە، هەز دەکەم هەڵەکی بچووکەیە لە پرسیارەکە. ئێستا پرسیاری 47 ئەو جۆرانە کە نووسرایە پرسیارێک بنووسە، ئەمن هەز دەکەم پرسیار نووسین هیچ ئیشی خوێندکار نییە، پرسیار نووسین تەنیا ئیشی ئەوانەی کتێبی دەنووسن یان مامۆستایە. پرسیار نووسین هیچ کاتێک بۆ خوێندکار بەکە لکنایە، لەبەر هەندێ من ئەو جۆرە پرسیارێک بنووسە شیکار ناکەم، هەز دەکەم خوێندکار تەنیا وەڵامی پرسیار دەداتەوە نەک پرسیاری دەنووسی. پرسیار نووسین وەکو دەبینن
هیچ ئاسان نییەوە. هەتا ئەوانەی زۆر پسپۆڕیشن هەڵەیان کردێ لە نووسینی پرسیار، کەواتە هیچ وەکو ئەوەی وایە زۆر پێت ناخۆش نەبی ئەگەر نەتوانی پرسیار بنووسی، چونکە ئەوەی ڕاستیبی هونەرە و زانیاریەکی زۆر زۆری دەوێ هەتا بتوانم یەک پرسیار بنووسم. ئێستا بێمە لای پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. ناوەندی هەر کۆمەڵە پێدراوێت بدۆزەوە. پێشترێش زانیتمان ناوەند کو دەدۆزرێتەوە، زۆر ئاسانە. دەچم ئەو ژمارانەی هەیتم هەمویان کۆ دەکەمەوە، کۆیان دەکەمەوە، ئەوها سەرجەمەکەیان دەردەینم، پاشان دابەش دەکەم بزانم چەند ژمارەیە، چەندانەیە، 1 2 3 4 و 5. واتە ئەمن ژمارەکانم کۆ کردەوە. ئەگەر ڕاستم کۆ کرد بیتەوە کردێ 265، دەینم دابەشی 5 دەکەم، چونکە 5 دانە ژمارەم هەیە. ئەو ناوەندەی کە لۆم دەردەچی دەبی زۆر ئاگام لێبی، ئەو ناوەندەی ئێرە هەرگیز گچکەتر نییە لە گچکەترین ژمارە و هەرگیزیش گەورەتر نییە لە گەورەترین ژمارە. 53 دەرچوو شیاوە، چونکە 53 ڕەنگە ناوەندی ئەو ژمارانە بکاتە 53. ئەوە پرسیاری 48. ئێستا پرسیاری 49 ئەو ژمارانە کۆ دەکەمەوە 0 و 8 و 0 و 4 و 0 و 2 و 0 و 6. بە خانەی یەکان دەست پێ دەکەم، خانەی یەکان نەببورن، خانەی بەش لە دەیان ئێرە 8 کۆ 4 12 12 کۆ 2 14 14 کۆ 6 20. کەواتە دەنووسم 20 0 دووەکەی جارێ نانووسم 0 0 0 0 هەر 0 کۆ 2 هەردوو. ئێستا فاریزش ئەلێرە دادەندرێت، دەبووە زوو فاریزەشم دانابە کە هاتمە ئێرە کۆ بکەمەوە فاریزەکەی دەبی زوو دانێت. کەواتە کردێ 2 تەواو. 2 تەواو دابەشی چ بکەم؟ دابەشی 1 2 3 4. ئەگەر 2 دابەشی 4 کەم دەکات چەند؟ 2 دابەش 4. 2 دابەش 4 ناکرێ، چونکە 2 گچکەی و 4 گەورەیە، ناچارم با دابەشەکەی بکەم. هەرچەندە زۆر جاریش ئەو جۆرە دابەشانم کردیە، بەڵام دیسان دووبارەی دەکەمەوە. 2 دابەش 4 لێرە، ئەوها 2 دابەش 4 نابی، 20 دابەش 4 5 جاران 4 20. کەواتە کردیە نیو، ناوەندەکە کردیە نیو، 2 دابەش 4 یەکسانە بە نیو 0 و 5. ئەوە ناوەندەکەیە. ئایا شیاوە؟ بەڵێ، چونکە ژمارەکان هەمویان نێزیی 0 و 2 0 و 5 و نێزیی 0 و 5ینە، کەواتە شیاوە. پرسیاری 50 دیسان هەمان شتە. پرسیارەکان ژمارەکانم کۆ کردەوە، دابەشی 5 کرد، کردیە 60. شیاوە؟ بەڵێ شیاوە. هەرچەندە 60 زۆر دوورە لە 16، بەڵام چونکە 95 زۆر گەورەیە، کەواتە 60 لەوانەیە ڕاست بی. ئەو پرسیارەی دروست ناکەم، چونکە هەمان شتێک ژمارەکان کۆ دەکەی و دابەشی 4 دەکەی. پرسیاری جیاوازی ئەژمێر بکە. ئەوەش زۆر ئاسانە. بە خانەی یەکان دەست پێ دەکەم 9 کەم 7 یەکسانە بە 2، 5 کەم 5 یەکسانە بە 0، 4 کەم 1 یەکسانە بە 3، 2 کەم 1 یەکسانە بە 1 و 6 کەم 3 یەکسانە بە 3. هەتا بمەوێ بیخینمەوە 31302. لێرە 6 کەم 5 نابی، ئەو یەکەی خورد دەکەمەوە، یەکەکە دەبیتە 0، شەشەکە دەبیتە 16. 6 کەم 5 لۆ نابی، ببورن. 6 کەم 5 یەکسانە بە 1، ببورن.
یەک کەم 4 نابی سێکەی خورد دەکەمەوە دەبی بە 2 یەکەکەش دەبی بە 11 11 کەم 4 7 ئەوجا ئەو سێ بوو بە 2 2 کەم 9 نابی هەشتەکەی خورد دەکەمەوە هەشتەکە دەبیتە 7 دووش دەبیتە 12 12 کەم 9 یەکسانە بە 3 ئەوجا دێمە لای هەفتەکەی 7 کەم 4 یەکسانە بە 3 6 کەم 6 یەکسانە بە 0 ژمارەکە بووە 3371 کۆ بکەوە ببورن کۆپی بکە و شێوازەکە تەواو بکە 21,000 دابش 7 ئەمن تەنیا تەماشای 21ەکەی دەکەم دابەشی 7 دەکەم دەزانم دەکا 3 ئەو سێ سفرێکە هەمە تەنیا لێرە دەیان نووسم 1 2 3 دەکا 3000 دیسان لێرە 21 دابش 7 3 ئەو دوو سفرێکە هەمە 1 2 لێرە 21 دابش 7 3 1 سفرم هەیە دەینمە خوارێ 21 دابش 7 تەنیا 3 18,000 دابش 600,000 لێرە تەمەشا دەکەم چونکە لە کاتی دابەشە ئەو دوو سفرە لێرە لەگەڵ ئەو دوو سفرەی دەتوانم لایان بم هیچ نەهێڵمەوە ڕەشیان کەمەوە ئەوها وەکو ئەوەی وایە نەبی بە تا تۆزەکەوەی بسڕمەوە ئەو دوو سفرانە دەتوانم لابم دوو لێرە دوو لێرە دوو لە سەرا دوو لە ژێرە واتە ئەو سفرەی بسڕمەوە بزانم دەتوانم یان ناتوانم ئەوها ئەو دوو سفرە وەکو ئەوەی وایە 180 دابش 6 ئێستا 18 دابش 6 3 سفرە چیشمایە ئەویش دێتە خوارێ دیسان لێرە ئەگەر ئەو سفرەی لابم لەگەڵ ئەو سفرەی دەمینێتەوە 18 دابش 6 3 دوو سفریش مایەوە ئەو جارەی هیچ سفری ناتوانم لابم چونکە لێرە هیچ سفر نییە 18 دەینم دابشی 6 دەکەم یەکسان دەبی بە 3 3 سفری خۆشم هەمویان دەنووسمەوە لێرە ئەو جارەی ئەگەرە من لێرە سفر فاریزەم هەبوو نابی هەمیشە دەبی ئێرە ژمارە چی تەواوبی کەواتە ئەو فاریزەی دەبەمە لای ڕاست بە یەک هەنگاو مادام فاریزەکەم بردە لای ڕاست بە یەک هەنگاو واتە لێرانە تەنیا وەکو ئەوەی وایە شەشم هەبی ئەوها کە ئەو هام کرد ناچارم لێرەش سفرەک زیاد کەم ئەوجا ئێستا 18 دابش 6 3 1 0 2 0 3 0 4 سفرش دێتە خوارێ ئەوە تەواو بووین بێمە لای جیاوازی ئەژمێر بکە 5 کەم ناکرێ هەفتەکەی خورد دەکەمەوە 5ەکە دەبیتە 15 15 کەم 9 6 هەفتەکە کە لێرە بووە 6 6 کەم 2 یەکسانە بە 4 فاریزە دێتە خوارێ 3 کەم 1 یەکسانە بە 2 2 فاریزە 46 لێرە 5 کەم 7 ناکرێ سێکەی خورد دەکەمەوە 5ەکە دەبیتە 15 15 کەم 7 یەکسانە بە 8 ئەو سێە بوو بە 2 2 کەم 0 هەردوو فاریزە دێتە خوارێ 3 کەم 1 2 و 2 کەم 0 لێرە هیچ نەما هەردوو کەواتە 22 22 28 پرسیاری 58 کۆمەڵەیەکی خێرخوازی 15 کارتۆن جلوبەرگی بەسەر هەژاراندا باش کرد 15 کارتۆن لە هەر کارتۆنەی 25 پاکەت هەبوو و لە هەر پاکەتەی 8 کراس هەبوو ئایا چەند کراسی دابەش کردووە لێرە ئەگەرە من تۆزێک باسی کەم هەتا ئاسان بێ
15 و 25 و 8. 15 هەر یەک پاکەتەی 15 کارتۆن 25 پاکەت 8 کراس. 15 25 هەر یەکەی 8 واتە هەتا بتوانم بزانم چەند کراسە دەبی 15 بینم لێکی بدەم لەگەڵ 25 لێکی بدەم لەگەڵ 8 ئەوە ئەو کات دەزانم. بەجارێ من 15 لێک بدەم لەگەڵ 8 ڕەنگە ئاسان بی 15 لێک بدەم لەگەڵ 8 15 یان 25 و 8 لێک دەم 15 لەگەڵ 8 زۆر ئاسانە 8 جاران 5 40 8 جاران 1 8 8 و 4 12 120 ئەو 120 بینم جارانی 25 بکەم جارێ سفرەکەی دەستکاری ناکەم وەکو ئەوەی وایە نەبی پاشان سفرەکەی لە کۆتاییدا دەنێم 5 جاران 2 10 5 جاران 1 5 1 6 لێرە هیچ نانووسم 2 جاران 2 4 2 جاران 1 2 کۆیان دەکەمەوە 0 6 و 4 10 و دووش یەکسانە بە 3 ئەو جا ئەو سفرەی ئێرە دەینم دادەنێم کەواتە کردیا 3000 کراس. بەهای پیتی ببینەوە زۆر ئاسانە چ ژمارەك ئەگەر 12 لێ بڕوا هێشتا 30 دەمێنێتەوە هەتا بزانم چ ژمارەك ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە 12 و 30 یەکسانە بە 42 کەواتە پیتینە یەکسانە بە 42. پرسیاری 60 پیتینە چەندە؟ پێش هەموو شتێک ناوکەوانەی چا دەکەم 3 جاران 10 یەکسانە بە 30 کەم 2 32 لێ بڕوا بێگومان دەکا 28 کەواتە پیتینە یەکسانە بە 28. پرسیاری زۆر 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 ئاسانن ئەو پرسیارانە نەدەبووە هەڵبژاردە هەبێلۆ ئەو پرسیارانە دەبووە هەڵبژاردن ڕەنگە هەبێلۆ ئەو پرسیارانە یان ئەو پرسیارەی ئێرە کە زۆر زۆر زەحمەت بوو. ئێستا نازانم شیکاری پرسیارە گۆشەی ڕۆناک بیران باوەڕکەم تۆزێک تەماشای دەکەم ڕەنگە بە تەواوی شیکاری نەکەم. بیر بکەوە چەند ژمارە دەتوانی لەسەر هێڵی ژمارەکان بنوێنی. بێگومان ئەو پرسیارە هەندێک دەربارەی بیرکاریش نیە دەربارەی پرسیارەکی فەلسەفیە چەند ژمارەی دەتوانم لەسەر هێڵی ژمارەکان بنوێنم بە ملیار ژمارەی دەتوانم ئەگەر جێم هەبوو بەوەی پێک دێ دەتوانم ژمارەکان بنووسم یان ئایا پێویستەکە هەموو ژمارەکان بنووسم ئەوە دەبیدانیشی زۆر بیرکەوە و هەر کەسەی ڕەنگە وەڵامەکی جیاوازی هەبی لەگەڵ وەڵامی یەکەکی دیکە. پرسیاری 1 ئایا ژمارە لە نێوان سفر و 0 و 1 هەیە 0 و 0 و 1 بزانم لێرە ئەوە سفرە ئەوەش 0 و 1 چونکە 0 و 1 و 0 و 10 هەر یەک شتە بێگومان بە هەزاران ژمارە هەیە بە ملیۆنان ژمارە هەیە بەڵام هەمویان نەنووسراینە تۆزەچیان نووسرایە کامەی لەوانەی هەڵبژێری هەر ڕاستە. ئەو پرسیارە تەواو. پرسیاری 2 ئایا ژمارە لە نێوان 0 و 0 و 1 هەیە؟ بێگومان هەیە 0 و 0 و 1 ئەوە سفرە ئەوەش دەبواە نووسیبیان ئەوەی ڕاستی بی نووسیبایان 0 و 0 و 1 لێرە
هەڵەیان کردیە 001. بێگومان لێرەش ئەو ژمارە هەیە، لێرە 0 لێرە 0 0 0 ئەوانە هەموو ژمارەنە. لێرە 5 لێرە 0 هەروەکو ئەو ژمارەی، بەڵام 5ەکەی دەکەیە 6 و دەکەیە 7 و دەکەیە 8. بێگومان هەیە. هەندێک ژمارە لە نێوان 0 و 0 بڵێ. بزانام لێرە دەتوانم ببینمەوە 0 و 0 بێگومان دەتوانم بنووسم ژمارە 0 یان 8 یان 8 یان 8 یان 8 6 هەتا دەگەمە 9. با کەیفی خۆم هەندێکیان هەڵدەبژێرم. وە لە نێوان 0 و 1 بێگومان دیسان دەتوانم ئەو ژمارەیە 0 ئەوە زۆر ئاسانە. پرسیاری 4 دەتوانیت چەند ژمارە لەسەر هێڵی ژمارەکان بنوێنی؟ بە پێی پێویست هەتا ناتوانی وەڵامی ئەو پرسیارەی بدەیەوە، چونکە چەند ژمارە لە ژمارە نایە. دەتوانم کەمی دانێم، دەتوانم زۆر ژمارەی بنووسم، بەڵام ئایا جێم هەیە؟ پاشان دەپرسم مەرجە هەموو ژمارەکان بنووسم وەکو ئێرە نانووسی هەموویان، یەکی دەنووسی. بەڵام ئەگەر مەرجەکە نووسینبی چەند ژمارەی دەتوانی بنووسی، بێگومان بەپێی کاغەزەکە، بەپێی کات، بەپێی نووسینەکە کووە، دەتوانێت چەند نووسینەکە گچکە دەنووسی یان گەورە دەنووسی یان کو دەنووسی یان لەبەر زۆر بنووسی. ئایا مەبەستت چییە؟ هەمیشە دەبی بزانین ئایا مەبەستمان چییە لە دروستکردنی هێڵی ژمارەکە. کەواتە ئەو پرسیارە هەر کەسە و دەبی بە بیرکردنەوەی خۆی وەڵامەکەی بنووسی. زیاتر باسی کە و زیاتر گفتوگۆی لەسەر بکەیت. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 149. دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.